کە تایبەتە بە ئامادەکاریەکانی کۆمیسیۆن بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەو بارەیەوە بە سوپاسەوە میوانداری بەڕێز هەژار محەممەدمان کردووە لێپسرای بەشی هەڵبژاردن لە مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانایە. کاک هەژار بەیانیت باش. بەیانیتان باش بە هیوا ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک. زۆر سپاس. کاک هەژار بە دەستپێک لەوە دەست پێ بکەم ئامادەکاریەکانی کۆمیسیۆن لە چه ئاستێکدایە تا ئێستا؟ بەڵێ. وەکو دەزان لە ماوەی پێشوودا لیستی کاندیدەکان پێشکەش کرا بە کۆمیسیۆن لە وادەیە کە دەستنیشانی کردبوو چێ لیستی کاندیدی لایەنە سیاسەکان بێت لیستی کاندیدی هاوپەیمانەکانی و لە ئێستادا کۆمیسیۆن وا بڕیارە لە هەشتی مانگ تیر و پشک بۆ لیستەکان بکات بۆ ئەوەی هەر لیستێک ژمارەی خۆی بەرکەوێت تاوەکو لە کاتی بانگەشەکان بانگەشە بۆ لیستەکە و بۆ کاندیدەکانی خۆیان بکەن وا بڕیار بوو یەکشەمە لیستەکان لە تیر و پشتیان بۆ بکرێت بەڵام بۆ هۆی چەند شتێک هاتوۆتە پێش وابزان بۆ ڕۆژێک دوا دەخرێت ڕۆژی دووشەمە تیر و پشکەکە ئەنجام دەدرێت بۆ ئەوەی لیستەکان ژمارەکانی خۆیان بەدەست بێنن. بەڵێ کاک هەژار زۆربەی لایەنەکان لەگەڵ ئەوەدان هەڵبژاردن لە وادی خۆیان بەڕێوە بچێت بۆ چوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بارەیەوە. ئەمە لە ئێستا و لە پێشدا بۆ چوونەکانمان ڕوون و ئاشکرا بوونە بۆ ئەوەی لە پرۆسی هەڵبژاردن بە هیچ شێوازێک دوان نەکەوێت چکە دواکەوتنی هەڵبژاردن بەڕاستی ناسەردەمیانەیە لە ئێستادا بۆ خۆتان دەزانن هەموو جیهان پێوەستە بە هەڵبژاردن بە هەڵبژاردن سەرجەم جوگەکانی دەسەڵات دیاری دەکات و هەڵبژاردن لە وادەی خۆی داوەکو ئاشکرا یۆنامی ئەوروپا هەموو هاتوونە سەرخەت بۆ ئەوەی ئەو کێشەی لە هەڵبژاردن دروست بە چارەسەر بکرێت و هەڵبژاردنەکە لە کات و شوێنی خۆی ئەنجام بدرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتا و ئامادەی خۆی دەربڕیەوە لە هەڵبژاردنەکان بەشدار بێت چەند جارێکیش وادەکە دواخراوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری کۆمیسیۆنیشمان کردوێتەوە کە ئێمە لەگەڵ هەڵبژاردننی لە وادەی خۆیدا بۆ ئەوەی هەڵبژاردن دوانەکەوێت ئێمە ساڵێک پێشی ئێستاکە هەنگاوەکانمان ناو ئامادەسازیمان کردە بۆ پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. بەڵێ کاک هەژار باسی یۆنامی وڵاتانی ڕۆژئاوات کرد. پرسیارەکەم ئەوەیە ئەگەر هەڵبژاردن دوا بخرێت بۆشایەکی دەستوری و یاسایی سەر لە نوێبەرۆی هەرێمی کوردستان ناگرێتەوە؟ وەکو دەزان دادگای فیدرالی باڵاترین دەسەڵات بووە لە عێراق و ئەو دادگایە کە هەر بڕیارێکی دەدا تەمیزیشی نییە لە پێشوودا ئەو دادگایە چەند بڕیارێکی داوە لەسەر پەرلەمانی کوردستان بەداخەوە پەرلەمانی پەکخست و ئەنجومەنی پارێزگاکانی پەکخست و ئەو دادگایە سەرۆکی پەرلەمانی عێراقی لە کار لاداوە تاوەکو ئێستاکە نەتوانێت ناو شوێنگرەوەیەکی بۆ دابدرێت بەڵێ بەداخەوە ئەگەر بێت و هەڵبژاردن دوا بکەوێت لە وادەی خۆی زیاتر دوا بکەوێت لە ئێستادا لەوانەیە خەلەلێکی زۆر گەورە تووشی هەرێمەکەمان بێت ئەو کاتە لە دەسەڵاتی هیچ حزب و لایەن و هیچ کەسێک دانیە بتوانێت ئەو چارەسەری بکاتەوە ئینشاڵڵا بە هیچ شێوەیەک ناگاتە ئەو ئاستەی کە هەرێمەکەمان تووشی ئەو فەراغە یاساییە گەورەیە بێت کە هەمومان لی دەترسین. بەڵێ کاک هەژار ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا لە دوایین لێدوانیدا داوا کات هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە بەشداری سەرجەم لایەنەکان بەڕێوە بچێت. ئایا ئەمە کارتێکی کەنیە بۆ ئەوەی زۆربەی لایەنەکان بەشدابن مەبەستم ناڕاستەوخۆ کە ئەمە فشار بخات بۆ ئەوەی هەڵبژاردن لە وادەی خۆیان بەڕێوە بچێت و زۆربەی لایەنەکانی شتیادا بەشدار بن؟ برای بەڕێز زۆربەی لایەنەکان لە ئێستادا بەشدارن لەو پرۆسەیە سەرجەم حزبەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ڕێزم لە بچووکترین قوارەیان تاوەکو گەورەترین قوارە هەمویان رازینە بەو یاسایانەی کە لە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەچێت تایبەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لەلایەن دادگای فیدرالیەوە ئەو کێشانە کە یەکلا کراتەوە سەرجەم لایەنەکانی قوارەی سیاسی بەشداربوو لەگەڵ کۆمیسیۆن رازینە بەڵام ئەو لایەنە یاخود چەند کەسێکیش لە فەردەکان ناڕازینە بەو حالەتە هیوادارم لە چەند ڕۆژی ئایندا و کێشێش کۆتایی پێبێت بۆ زانینی بەڕێستان وابزانم ئەمڕۆ کۆبوونەوەیەکە لە نێوان کۆمیسیۆن و سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوەی بتوانرێت کێشەکە چارەسەر بکرێت و هەڵبژاردنەکە لە کات و ساتی خۆی ئەنجام بدرێت. بەڵێ کەواتە باسی کۆبوونەوەیەکەی ئەمڕۆت کرد لە نێوان کۆمیسیۆن و سەرۆکایەتی هەرێم پێشبینی چییە؟ ئایا ئەبێتە ئەوەی کە سەرجەم کێشەکان چارەسەر بکرێت کە تایبەتە بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان؟ بەڵێ
ئومێدەوارم بڵێ بەهۆی ئەوەی حکوومەتی عێراقی نیازپاچی خۆی نیشانداوە لە چەند ڕۆژی ڕابردوشدا وەکو دەزانن ئەوە بۆ یەکەمین جارە لە ماوەیەکی کەم کورد دوو موچە بۆ هەرێمی کوردستان دابین بکات و چارەسەری کێشەی بۆ لەمە دوای موچەشی گرتە ئەستۆی خۆی کە لەمە دوا موچەش لە کات و ساتی خۆی دەنێرێت بۆ هەرێمی کوردستان بۆیە لە ئێستادا نیازپاچی حکوومەتی عێراقی بەرەو ڕوونتر و ئاسۆیەکی گەشتی دەڕوات هیوادارین ئەو برانەی لێرەش کێشیان هەیە یاخود گرفت و ناڕزایەتیان هەبووە بەرامبەر بڕیارەکانی کۆمیسیۆن چ بڕیارەکانی دادگا بۆ خۆیان دەزانن لە ڕابردوودا ئەو کۆمیسیۆنە بۆ هەڵبژاردنەکانی ئەنجام داوە بەهۆی ئەوەی کە تۆماری دەنگدەرانێکی پاک و خاوێنی هەیە و دادگاش بۆ خۆتان دەزانن هەر ئەو دادگایە بۆ کە هەمیشە بڕیارەکانی یەکلا کردوێتەوە بەداخەوە لە ڕیفراندۆمیش هەر ئەو دادگایە بوو کە ڕیفراندۆمەکەی هەڵپەسارد و دواتریش کە داوا دەکرات دەرگا هیواردا نەخرێت لەگەڵ ئێمە هیواداری نەگەی ناو ئاستەی ئەو ڕۆژانەی کە ئەو ڕۆژە شومانەی هەموو ئەو ناومێدیانە بەسەر وڵاتەکەمان دروست بوون و چەندین خاکمان لەدەستدا بەهۆی ئەوەی کە نەماتوانی خۆمان بگونجێنین لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان و لەگەڵ ڕای گشتی جیهانی. بەڵێ ئێمەش بە هیواین کاک هەژار باس لە نیازپاچی حکوومەتی عێراق کرد ئەمە بەتایبەت دابشکردنی دوو موچە لە ماوەیەکی کەمە ئەمە کاریگەری نابێت لەسەر ئەوەی بەڕێوە چوونی هەڵبژاردن بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە بچێت و ئامادەکاریەکانی کۆمیسیۆن زیاتر و کارا بکرێت بەدڵنیاییەوە نیازپاچی یاخود بۆ چوونی باش یان نیشاندانی چاکە لە بچووکترین خاڵەوە دەست پێ دەکات دیارە ئەوانش بە هۆکاری چ زەختێک لە سەریان هەبوو بێت یاخود نیازپاچێک دروست بکەن بۆ ئەوەی بتوانن ئەو ناتێگەیشتنە لە نێوان هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی هەیە بگەنەیەک دیارە لەم بوارەشدا بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافل تالەبانی ڕۆلی کاریگەر و ڕۆلی بەرچاوی بینیوە بۆ ئەوەی ئەم کێشانە تاوەکو زووتر چارەسەر بکرێت زووتر هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت و ئەو فەراغە یاسایی کە لە هەرێمی کوردستان هەیە زووتر چارەسەر بکرێت تاوەکو شتی ناخۆشتری بەدوانێت هیوادارین لە کۆبنەوەکەی ئەو ڕۆژدا ئەو بارگرژی و ناخۆشیانەی کە هەیە نیازپاچی ئێرش نیشان بدرێت بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکەی داهاتوو حکوومەتی هەرێمی کوردستان زووتر بکەوێتەوە سەرخۆ بتوانێت چیتر هۆکارێک دروست نەبێتەوە لە هەر لایەنێک بێتن کە ناڕزایەتی لایەنەکان تری لێ دەربچێتەوە یاخود غروریەت بێت یاخود بێمنێتێک نیشان بدرێت یاخود دەسەڵاتێک وا نیشان بدا کە خۆی هەر تەنها بە خۆی حکومڕانی بکاتون ئەوانی تر وەکو دەستی دوو تەمەشا بکرێت هیوادارین بۆ داهاتوو هەموو ئەو کێشانە چارەسەر بکرێت و نیازپاچی و کۆبنەوەکەی ئەو ڕۆکەش من پێم وایە گەشتبینم کە هەڵبژاردنەکە شوێنی گونجایی بۆ دەستنیشان دەکرێت. بەڵێ کاک هەژار لە ماوەی ڕابردوودا و لە چەندین بۆنەدا لێ پسراوانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق تەئکیدیان کردوتەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد لە هەرێمی کوردستان بەڕێواچ ئەچێت و ئەمە جگەلەوەی بە هەزاران کامێرەی چاودێریش دائرێت بۆ چوتان لەو بارەیەوە بەڵێ فەرموو. بەدڵنیاییەوە ئەو هەڵبژاردنەی کە لە داهاتوودا لە هەرێمی کوردستان وا بڕیارەدەی حوزەیران ئەنجام بدرێتێک دەبێت لە هەرە هەڵبژاردنە پاک و بێگەردەکان لەسەر ئاستی کوردستان بەهۆی ئەوەی لیستی تۆماری دەنگدەرانێکی پاک و بێگەرد دروست بووە بە برای بەڕێزم برێم لە 1,386,000 دەنگدەر کە لە هەولێرە 415,000 نەچوە بایۆمەتری نەکردووە ئەو نەچوونە ئەوە گلەی و ناڕەزایی سەرجەم حزبەکانی هەرێمی کوردستان بۆ لە ڕابردوودا کە دەیان گوت ناوی مردوو نەسراوەتەوە ناوی دووبارەی تێدایە ناوی زیادەی تێدایە ئەو ناوانە تۆماتیچیان کە نەچوون بایۆمەتریان ئەنجام نەدا پرۆسی بایۆمەتری کە خودی خۆی ئەنجامی نەدا و نەتوانرا بتی پەنجەمۆری خۆی بکات ئەو ناوانە تۆماتیچیان نامینێت جا چ ناوی مردوو بێت چ ناوی دووبارە بێت چ ئەو ناوانە بێت کە هێز و چەکداری لانی دەرەوەی هەرێمی کوردستانن کە بەداخەوە کارتی بایۆمەتری کوردخانیان بۆ کراوە بەڵام ئەو کارتە بایۆمەترە درێژخایەنە ئەوەی کە وێنەکەی خۆتی لەسەر ئەوە ناتوانێت کەسێک لە شوێنی تو کاری پێ بکات بەداخەوە لەو ژمارەی گوتم کە 1,370,000 کەس تاوەکو ئێستا کە بایۆمەتری ئەنجامداوە لەو 1,700,000 کە لە هەولێر بایۆمەتری ئەنجامداوە نزیکەی 240,000 تاوەکو ئێستاکە نەچوە کارتەکانی خۆی بهێنێتەوە لە بنکەکانی تۆماری دەنگدەران نزیکەی 240,000 کارت ماوەتەوە ناتی بهێنێتەوە ئەوەش هۆکارێکە ناڕزایەتی خەڵک بووە ینی لە ڕابردوو لە
دەسەڵاتەکانی خۆمان هیوادارم بەداچوونەوە بکرێت لە ئەوەی کە کێشە و گرفتەکانی هاوڵاتیانی ئەو هەرێمەی خۆمان تا زووتر چارەسەریان بۆ بکەن بێن بەشداری لە پرۆسەیە بخەن بەڵێ ئەو پرۆسەیە بەهۆی ئەوەی عودەی ئەو پرۆسەیە عودەیەکی پاکە ینی ئەو جیهازی تحققی کە تۆ دەچی پەنجەتی پێلا دەدەی لای مۆزەفی تعریفەیە ئەگەر بێت و ناوێت و لەو محەتەیە نەبێ نەک لە شوێنش لەو محەتەیە نەبێ ناتوانین دەنگ بدەیت بەهۆی ئەو کۆدەی تۆ کە پەنجەمۆری پێ دەکەیت پێشتر پەنجەمۆرت پێکردووە کارتەکەتی تێدا کۆدەکەی تێدا ئیعاز نەداتە جیهازەکە ناتوانێت وەرەقەی دەنگدان وەربگریت کە ئەو وەرەقەی دەنگدانە وەردەگریت دەچیتە لە پشت کابینەی دەنگدان دەرجی خۆتی پێدەدەیت ئەو سندوقی لەوێ دانرای ئەوە جیهازێکی تێدا بە هەوەندە ئەو سندوقە ئەو وەرەقەی تو قبول ناکات وەرەقەیەکی دووبارە قبول ناکات وەرەقەیەکی تر قبول ناکات کە ناوی ئەو کۆدە تۆمار نەکرابێت لەگەر جیهازەکەی پیکۆسی ئەو کە لە جیهازی تحقق بۆ جیهازی سندوقەکە دەڕوات بەڵێ بۆ هۆی ئەوەی مەدەڕێن هەڵبژاردێکی پاک و بێگەر دەبێت هاوڵاتی دەنگدەر خۆی دەبێتە خاوەنی دەنجی خۆی کەسێکی تر ناتوانێت بچی هەویەکەوی ناسنامەکەی بەکاربهێنێت لە ڕۆژی دەنگدان دەنگەکە لە باتی ئەو بدات ئەو دەنگانەی کە نەتوانراوە بچن بایۆمەتری ئەنجام بدەن ئەوانە بەشێکی زۆریان بڵێ ئەو دەنگانە بوونە کە مردوونە دەنجی دووبارەنە دەنجی زیادنە دەنجی ئەو هێزانە کە هاتوونە لێرانە ناسنامە و کارتی دەنگدانیان بۆ کراوەتەوە ئەوانە هەمووی چارەسەر بووە ئەو عەد و فەرزەی کە لە بنکە لە هەمان ڕۆژ ئەنجام دەدرێت دوو شێواز عەد و فەرزە ئەو عەد و فەرزێکی ئەلکترۆنیە کە خۆی جیهازەکە تۆماتیکیان ئەنجامی دەدات و بە شریتێک دەیدات بە هەموو کیانە سیاسیەکان لەوێ دەرو هەر بەخۆشی ئەوە ڕاستەن دەنێدرێت بۆ کۆمیسیۆن بە هەمان کات لە هەمان شوێندا لە وێزگەکان هەژماری دەستیش دەکرێتەوە دانە هەژماری دەستیش دەکەن دوو شێواز هەڵبژاردن جیاکردنەوەی دەنگەکان یەکیان تۆماتیکی یەکێکیان بەدەستە بەڵێ بەڕێز هەژار محەممەد لێپسراوی بەش هەڵبژاردن لە ماڵبەندی سێیەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ مابووی سەرکەوتوو بن.